ji bo zaniyariyan zêdetir li ser vê biryarê kengî hawlatiyên Herêma Kurdistanê dê sodmend bin ji vê biryarê û giringiya vê biryarê ji bo hawlatiyên Herêma Kurdistanê çi ne ji alî Wezareta Şarewanî ve Berêz Karzan Hadî Serokê Şarewanîya Hewlêrê li stûdiyê didgelme dabêtin. Berêz Karzan bixêr bin. Em biryare kê dikewête buwarî cêbecêkirina hawlatiyan kê lê sodmend dibin her wiha mîkanîzmeke çûnçûnî dibêtin. بەڵێ سەرەتا ئەم کاتەی ئێوە بینێرانیش باش سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم سوپاسی سەرجەر ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم ڕێزدار کاک مەسرور بارزانی تایبەت بەو بەڕگارانەی کە دەرکراوە یەک لە بەڕگارەکان لێخۆشبوونی 120 لە بۆ هەموو ئەو کرێ و ئەو ڕسوماتانەی کە لە وەزارەتی شارەوانی دەدرێت ئەوانەی کە پەیوەستە بە سەرۆکاتی شارەوانیمان کرێگرتەکانە و وەکو ئاماژەشت باسی بۆت کرد کەی دەچێتە بواری جێبەرەکردن بە سوپاسەوە بۆ جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار بەڕێز کاک ساسان ئەونی کە ئەمڕۆ بە نووسراوی فەرمی بەدەستمان گەیشتوە ئەمڕۆ چوویتە بواری جێبەجێکردن هاوڵاتیان سەردانیان کردووە ئەمڕۆ ئەو بڕیارەی کە باس جەنابتان باسان کرد ڕێژەکەی 120 ئەمڕۆ هاوڵاتیان ئەوانەی سەردانیان کردووە ئەم بڕیارەیان لە بۆ جێبەجێکراوە واتە کاکارزان ببوورە دەتەوێت بڵێ ئەم بڕیارە ئەرکی سەرشانی هاوڵاتیانی سوو کردووە ئاسان کردووە بۆیە تۆ باز لەوەکەی کە بەدەم بڕیارەکەەوە هاتوون بە خۆشتان باسی وەتان کرد کە هەمومان دەزانین کۆمەڵی گرفتی داراییمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان سەرڕای هەبوونی ئەو گرفتە داراییانە ئەمەش دەرچوونی ئەم جۆرە بڕیارانە لە خود ئەو شێوەی ئەو بڕیارانە خەمخۆری جەنابی سەرۆکی حکوومەت دەگەیەنێت کە بەردەوام کار لەسەوە کراوە بتوانێت کار ئاسانی هاوکاری چینی کەم دەرامەت و یاخود کاسبکاران بکرێتن لە ئەوی بتوانن بژێوی ژیان یاخود بازارەکان بە شێوەیەکی گەرم و گورتر تێدا هاوڵاتیان تێدا سوودمەند بن و کاسبی تێدا بکەن ئێمە لە سەرۆکاتی شارەوانی هەولێرمان ئەو بڕیارەی کە باس کراوە تەنها کرێگرتەکانیە بە کۆڵە ڕسوماتی خۆڵ و خاشاکە ڕسوماتی پیشەیە ڕسوماتی تابلۆ دەیانگرێتەوە وەکوت بە ڕێزیشتان باستان کرد ئەمە تەنها بڕیارەکە لەسەر ئەوەی نییە کە ئەوەی قەردارە ئەوانەی لە داهاتوش دەسە ینی ئەوانەی کە بێتن لۆ ساڵی ئایندەش کرێیەکانیاندا چکە کرێی ئیزاری شارەوانی بە ساڵانەیە ئەوەی ئێستاش بێسەردام کە ئەوانیش سودمەند دەبن کە ئەوەی باستان کرد بەڵێ هاوڵاتیان بە پەرۆشەوە سەردانی سەرۆکاتی شارەوانیمان کردێت لە ئەوەی ئەم بڕیارە بیانگرێتەوە لە سنووری سەرۆکاتی شارەوانیمان نزیکەی زیاتر لە 13500 گرێبەستمان هەیە تەنها دەکرێ بڵێ لە گرێبەستێک چەندین هاوڵاتی سوودمەند دەبیتن هەروەها نزیکەی 50000 یەکەی بازرگانیمان هەیە کاوانە هەموو سوودمەند دەبن لە بۆ ئەو بڕیارە زۆر باشە چەند قەرستان لای هاوڵاتیانە وەکو بە سەرحی لێرە بڵێم لێرە بەرنمەیەک کە سوپاسی هەر لەو کابینەیەدا سوپاسی سەرۆک حکوومەت بکەین کە لە ڕێگەی فەرمانگەی ئەوەی داتا و زانیاریەکان پێشتر ئەوەی کە باسم کرد 13500 فایلە هەمویان تەنها فایل بووە ئێستا سیستەمێکمان لۆداناوە ئەلکترۆنیە ئەو سیستەمە بجگە لەوەی کە شتەکان بابەتەکانی هەموو کۆ کردێتەوە یاخود ئەو پێداویستانە یاخود ئەو زانیارەی کە پێمان بێت دەمانداتێ ئەوەی کە جەنابەت باست کرد ئێستا لە پرۆسەی بە سیستەمکردندایە بە ملیارات دینارمان لەلایەن هاوڵاتیانە یەک لەو نمونانەی کە باسمان کرد پێشتر هاوڵاتیان سەرداریان دەکردکەوە ئەو کرێیانەی کە لەسەر کۆبێتەوە بکەینە قسم بە شێوەی قسم بمەدەنە حکوومەت هاوڵاتی چەندین هاوڵاتی لەو ڕۆژانە سەردانیان کردینە کە داوایان کردی ئەو بڕیارێکە ئەو داواکاری کە داوایان کردووە کە لۆیان بکرێتە قست هەڵبەشێنرێتەوە بەڵکو بە شێوەیەکی کاس بیدەن بۆ ئەوەی سودمەند بن لەو بڕیارەی 120 کە لێخۆشبوونەکە کاک کارزان ئەم لە 120 لێخۆشبوونە هیچ کاتێکی بۆ دیاری کراوە بۆ نمونە بڵێ لە بەرواری ئەوەندەیە کۆتایی پێدێ لە نووسراوی کە فەرمی بەدەستمان گەیشتووە بەردەوام دەبێت تاکو ئاسایی بوونەوەی ئەو بارە ئەو قەیرانە داراییانەی کە هەنا تاکو ئاسایی بوونە ئەو کات بەردەوام دەبێت زۆر باشە کاک کارزان ئێستا هاوڵاتیەک قەرزێکی کەلەکەبووی چەند ساڵی هەیە ینی هەموو ئەو قەرزە کەلەکەبوویەکەی کە چەند ساڵی هەیە 120 داشکاندنی بۆ دەکرێتن لەگەر ئەمەی کە پێکەوە دەیداتن یان دەتوانانی بەشە بداتن 120 ینی دەتوانانی هەندێک ڕۆم بکەیە بۆ نمونە هاوڵاتیەک 20 میلیۆن قەرزارە
دەتوانێت بێت 10 میلیۆن بداتن لە 10 میلیۆنی 120 داشکاندنی بۆ بکەن یان دەبێت هەر 20 میلیۆنەکەی بیداتن ئەو کە 120 داشکاندنی بۆ دەکرێتن بەپی ئەو بڕیاری ئەوڕۆ کە بەدەستمان گەیشتووە باسی قستی تێدا نەکراوە بەڵکو ئەو دەیانگرێتەوە کە بێن بە ئەو قستانێک کە لەسەری کەلەکە بووە بە یەکجار بێت بیداتە شارەوانی ئەو کات سوودمەند دەبێت لەو 120 بەڵام قستەکە وەکو باسم کرد ڕێنمایەکیشمان هەیە کە لۆیان دەکەی نەقل بەڵام سوودمەند نابن لەو سلێ خۆزمی سەتاکەن بەڵێ تەنها ئەوانەی کە بیانوێ بە یەکجاری بیدەن ئەوان سوودمەند دەمتێت کاکەرزان بەردەوامی ئەم بڕیارانە تا چەندە کار ئاسانی هەم بۆ ئێوە وەکولانی حکومی هەم بۆ هاوڵاتیان دەکات بەدڵنیاییەوە ئەو بڕیارانە تەنها لە ناو چینی کاسبکاران ڕنگدانەوەی نەبووە بەڵکو لە ناو هەموو چین و توێژەکانی کۆمەلگە ڕنگدانەوەی باشی هەبووە بەدڵنیاییەوە ئەمەش ئەو بڕیارانە هاندانێک دەبێت لەبەر ئەوەی هاوڵاتوان بێن هەم کرێگرتە هەو ئەوانەی کە گرێگرتنە یاخود ئەو ڕسوماتانەی لەسەریانە سەردان بکەن و بۆ ئەو قەرزانەی کە لەسەریان کەلەکە بووە بیدەنەوە هەمیش لە بۆ ئێمە ئەو بڕیارانە دەبێتە کار ئاسانیەک لە بۆ ئەوەی بتوانین کە زۆر جار هاوڵاتیان داوە وەک ئاگادارن لە ڕابردوشدا یەک دووجار ئەو شێوە قستەمانە بۆ 115 بۆ بەڵام بۆ ماوەیەکی دیاریکرا بووە زۆر باشە کاکەرزان زۆر جار هاوڵاتی هەندێک جار ینی گلەی ئەوە دەکەن دەڵێن کاتی ئێمە دەچین بۆ فەرمانگەیەک لە کاتی دانەوەی قەرزەکە یان بەڕێکردنی مامەڵەکە لەوانەیە هەندێک قەڵەباڵغی دروست ببێتن خەڵکێک زوو خۆی لێ نەداتن ئێوە هیچ میکانیزمێکتاندانەوە بۆ ئەوەی چکە بڕیاری 120 بڕیارێکی گرنگە بۆ هاوڵاتیان وەکو خۆت جەنابەت باسی لێوە دەکەیت میکانیزمێکی باشتان داناوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان سوودمەند ببن یعنی قەڵەباڵغی دروست نەبن بە ئاسانی بتوانن قەرزەکانی خۆیان بیدەنەوە ئەوەی وەکو باسم کردوتم هەر لەم کابینەیەدا کە لەسەوە کراوە ئەوە هەمووی کراتە سیستەم بەڵێ پێشتر لەوانەیە 20 تا 25 دقی بوێ لە ئەوەی هاوڵاتیەک لەوەی کرێەکەی بداتن بەڵام بە خۆشحالیەوە لەوەتی ئەو سیستەمە دانراوە کەمتر لە 5 دقیقا دەتوانێت کرێەکەدا هەر لۆ ئەمە بەستەش کۆمەڵێک پرۆسیت کەمە لەژێر دەستدایە بەڵام هێشتا نەچێتە بارێزە لە ئەوەی بەتەمانە بە یەک لەو پەرەپێدانی ئەو پرۆسی کە باسم کردووە دەتوانن هاوڵاتیان بەرنامەکە تەوا بوو لە ئەپلیکیشنێکدا کە داوەلۆدی بکەن لە شوێنی خۆی بە کۆدێکی پێ دەدێتن بتوانێت لە شوێنی خۆی کرێەکە بداتن بەڵام هێشتا ئەوە نەچێتە بارێزریش هەیە ئەگەر بە کورتی ئێستا حکوومەت یاریمی کوردستان خەریکی پرۆسەی هەژماری منە کە ئەم پرۆسەی هەژماری من وەک خۆی بکەوتە بواری جێبەجێکردن دەتوانێتن لە ڕێی پرۆسەی هەژماری من قەردەکەی خۆی بداتن یان پارەی ساڵانەی خۆی بداتن مەبەست ئەمەیەوە نیە بەدڵنیاییەوە ئەوەی کە باسم کرد هەر ئەو پرۆسی هەژماری منەوە کۆمەڵێک پرۆسی تر هەیە دەتوانن ئەوانەی کە هەژماری باقیشیان هەبێتن دەتوانن تێدا بەشدار بن دەستخۆشکە کارزان بەڕێز کارزان هادی سەرۆکی شارەوانی هەولێر سوپاس دەکەین کە ئامادەبووی لەگەڵمان زۆر سپاس